دیارە زۆر سەرانەی کە هەمیشە هەم لە کوردستان و هەم لە تاراوگەشت توانیوانە دانەبڕێن و بتوانن بەرهەمی نوێ بڵاو بکەنەوە. یەکێک لەو شاعیرانی کە ساڵانێکی زۆرە خزمەت دەکات و خاوەنی دەیان کتێبی زۆر تایبەت و ناوەزەیە ئەویش زۆر بەڕێز جەلال بەرزنجیە کە بێگومان لە ئێستاە نوێترین بەرهەمی ئەو بەڵام بە زمانی کوردی نیە بەڵکو بە زمانی ئینگلیزیە. دیارە ئەم کتێبەی لە ئێستاە لەگەڵ خۆی هێناوەتەوە بۆ کوردستان بۆی کە بتوانێت وەری بگەڕێتە سەر زمانی کوردی و خاوەنی دەیان خەڵاتی جیهانیە بۆ شار. شاعیر و نووسەر جەلال بەرزنجی لە شاعیرانی کوردە و لە بواری ئەدەبیاتە چەندی کتێبی هەیە. ئەو ساڵانێک لا دەرەوەی وڵاتەژی و ئێستا یەکێکە لەو نووسەرانی کە کتێبەکانی لە ئەوروپا لە ڕیزی بە باشترین کتێبەکانی ساڵ دیاری دەکرێت. چەندی خەڵاتی نێودەوڵەتی هەیە و یەکێک لە نووسەرە کاریگەرەکانە لە ماوەی پێشوودا لە یەکێک لە فستیڤالەکاندا کتێبێکی نوێی ئەو نووسەرە بە ناوی پیاوە بیجامەشینەکە خەڵاتی یەکەمی بردەوە. مامۆستا جەلال وتی پیاوە بیجامەشینەکە یادەوەری زیندانە لە فۆرمی ڕۆمان دوای ئەوەی ساڵی 2007 خەڵاتی نووسەری یەکەمی تاراوگەی نووسەرانی نێودەوڵەتی بردووە. دەستی بانووسینی کردووە. ئەو کتێبە باسی ژیانی تاریخی و زیندانە سەردوسڕەکانی ژێردەستی سەدام و گەشتە دوور و درێژ و هەستیارەکەی و بڕینی سنووری ئاوی ئاردیکی شۆرانەکات. ئەو نووسەرەوتیشی کتێبەکەی تا ئێستا بە زمانی کوردی بڵاو نەبووەوە و لەم سەردانیدا بۆ کوردستان ئەو بەرهەمەی هێناوەتەوە و دەیەوێت لە ئایندێکی نزیکدا چاپی بکات.